هەموو ساڵێک سەرۆکاتی شارەوانی سلێمانی بەپێی ئەو بەرنامەی کە خۆی هەتی هەڵمەتێکی نۆژەنکردنەوەی شەقام و چاکردنی شەقامی هەیە. ئەم ساڵیش دەستمان کرد بە ئەو هەڵمەتە نۆژەکردنەوەی شەقامەکان و چاکردنی شەقامەکان. ئێمە پێشتر لە شەقامی بازنەی مەلیک مەحموود ئەو شەقامەمان نۆژەن کردەوە، لە ئێستاە گەڕەکی خەباتکە گەڕەشێکی کۆنە لە شاری سلێمانی شەقامەکانی کەوا تێک چوو بوو. سەرۆکاتی شارەوانی سلێمانی بەشی پرۆژەکان و بەشی ئامێرەکان هەستاون بە نۆژەنکردنەوەی ئەم شەقامە کە پێویستی بە نۆژەنکردنەوەی هەیە بتوانین لە مای ئەم دوو ڕۆژە تا سەرجەم ئەم شەقامەی کە لەم گەڕەکەیە هەیە نۆژەنکرێتەوە. بەپێ ئەو بەرنامەی بەشی پرۆژەکانی سەرۆکاتی شارەوانی سلێمانی بەرنامەیەکی داناوە دوای ئەم گەڕەکە بە چەند گەڕەکێکی کە دەستنیشانەکرێ، بەڵام تاوەکو ئەم گەڕەکە تەواو نەبێت ئەم ئامێروشتانە ناگوێزرێتەوە تاوەکو ئەم شەقامە تەواوە بێت.